6 مانگی تەواوە جەنگی ئۆکرانیا بەردەوامە. رووسیا درێژە بە پێشڕەویەکانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش بەردەوامن لە هاوکاریەکانیان بۆ ئۆکرانیا. جەنگیش لێکەوتەی ئابووری خراپی لەسەر جیهان و بەتایبەتی ئەوروپا هەبووە. پێچەوانی پێشبینیەکان 6 مانگە ئۆکرانیا بەرامبەر لەشکرکێشی سوپای رووسیا بۆ سەرخاکەکەی خۆی ڕاگرتووە. بەرامبەردا رووسیا لە باشووری ئەو وڵاتەوە بە خاوی پێشڕەوی دەکات و بە دیاریکراویش ماوەی مانگێکە پێشڕەویەکانی وەستاون یان خاو بوونەتەوە، بەڵکو زیاتر تەرکیزی لەسەر ئەنجامدانی ڕێکراندۆم و پێدانی ڕەگەزنامەی رووسیا بە هاوڵاتیانی ئەو ناوچانەی کە داگیری کردوون. لا سەرەتای جەنگیشەوە تاوەکو ئێستا بە بەهای نزیکەی 8 ملیار یۆرۆ لەلایەن ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و هاوکاری سەربازی مرۆیی دارایی بە حکوومەتی ئۆکرانیا دراوە بە ئامانجی خۆڕاگرتنی ئەو وڵاتە لە هەمبەر لەشکرکێشی سوپای رووسیا کە ئەمریکا لە پێشەنگی ئەو وڵاتانەدایە بە هاوکاریکردنی ئۆکرانیاوە بە بەهای نزیکەی 45 ملیار دۆلار. بە دیاریکراویش وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و کەنەدا نزیکەی 31 ملیار یۆرۆ هاوکاری دارایی، هەروەها 13 ملیار یۆرۆ هاوکاری مرۆیی و 36 ملیار یۆرۆ هاوکاری سەربازیان بۆ حکوومەتی ئۆکرانیا ناردووە. لەگەڵ هاوکاریکردنی ئۆکرانیاشدا وڵاتانی ئەوروپا و ئەمریکا سزای قورسی داراییان بە سەرکەرتی نەوتی و بانکی و ئابووری رووسیادا سەپاندووە. لە بەرامبەریشدا رووسیا بەڕاگرتن و کەمکردنەوەی هەناردەی غازەکەی بۆ وڵاتانی ئەوروپا فشاری خستۆتە سەر وڵاتانە، ئەوەش دۆخێکی بێپێشینەی لە ئەوروپا هێناوەتە ئاراوە. جەنگی سەر ئۆکرانیا کە لە کۆتایی شوباتی ئەم ساڵ دەستی پێکردو و 6 مانگە بەردەوامە، لێکەوتەی خراپی لەسەر تەواوی وڵاتانی جیهان بەتایبەتی لەسەر ئابووری و دراوی وڵاتانی ئەوروپا هەبووە. لەگەڵەوەشدا بووە هۆی گرانبوونی خۆراک و کاڵا و شماک کە ئەمەش کاریگەری قورسی لەسەر ئەو وڵاتانە هەبوو کە خاوەن ئابووریەکی لاوازن و گەلەکەیان هەژارن. لە ئێستادا رووسیا نزیکەی 20 لە سەدی خاکی ئۆکرانیای لە باشووری وڵاتە داگیر کردووە، جگە لە دوورگەی کریمیا کە لە ساڵی 2014 خستێ سەر وڵاتەکەی. هەردوو ناوچەی لۆگانسیک و دۆنیسیکی لە هەرێمی دۆنباس وەک وڵاتی سەربەخۆ ڕاگەیاندووە. پلانیش دادەنێت بۆ ئەنجامدانی ڕێکراندۆمی سەربەخۆیی لەو ناوچانەی دیکە کە داگیری کردووە.